Türkiye me betir him kış kazanç bukara. Era Radio Dengigela. ئەم کاتتان باش بیسەرانی هێزار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە دژی دەست بەسەرداگرتنی شارەوانی گەورە شاری ماردین، شارەوانی ئیلح و شارەوانی خەلفەتی، خەڵکی هەرسێ شارەکان لە دەوری شارەوانیەکان گربوونەوە و ناڕەزایەتیان نیشاندا. لە مێردین لەگەڵ ئاپۆرای خەڵکدا ئەندامانی دەمپارتی سەپاندنی قەیومیان لەسەر شارەوانی شاری ماردین شەرمەزار کردو. هەرێکە لە ئەحمەد تورک و دەڤریم دەمیر هاوسەرۆکانی شارەوانی گەورە شاری ماردین و لە پێشبینای شارەوانی ئامادە بوون. سەرباری گەمارۆدانەکانی هێزا خۆسەپێنەکانی دەوڵەتی تورکی چەوسێنەر هێشتا ئاپۆرای گەل بۆ پاراستنی شارەوانەکانیان باوتنەوەی دروشم و شەرمەزارکردنی قەیوم بەردەوامە. هەروەها لە ئیلح دوای ڕاگەاندنی سەپاندنی قەیوم بەسەر شارەوانی ئیلحدا هاوسەرۆکی شارەوانی ئیلح گوڵستان سونوک ڕۆیشتە بەردەمبینای شارەوانی و ئاپۆڕای جەماوەر با دروشمی دانانی قەیوم دزیکردنە لە پێشبینای شارەوانی کۆبوونەوە و دوا بە دوای گەمارۆدانی بینای شارەوانی هاوسەرۆکی شارەوانی ئیلح گوڵستان سونوک هەنێو ئاپۆڕای خەڵکەکەدا قسەی کرد و بانگەوازی لە گەنجان و ژنان کرد پێکەوە لا دژی سەپاندنی قەیوم تێبگۆشن. هەروەها لە خەلفەتێ بە هەمان شێوەی شارەکانی دیکە خەڵکی شاری خەلفەتی بۆ شەربەزارکردنی سەپاندنی قەیوم بەسەر شارەوانیەکەیاندا لە پێش بینای شارەوانی کۆبوونەوە و لەگەڵ ئامادەبوونی ئەندامانی پارت و لایەنە سیاسیەکاندا هاوسەرۆکی شارەوانی خەلفەتی محەممەد قەرەیلان لە نێو خەڵکەکەدا قسەی کرد و ڕایگەان بە هێزی گەلەکەمانەوە هەموو زۆرداریەکانی سەپاندنی قەیوم تێک دەشکێنین. بەرخۆدان ڕێگەی ڕزگاریە لە چەوسانەوە. هەروەها پەرلەمانتاری ڕەحای دەم پارتی عومەر ئۆجەلان ناڕزایەتی خۆی لا دژی سەپاندنی قەیوم نیشاندا و ڕایگەاند ئامانجی هەرا بنەڕەتیمان بەهێزکردنی کایەی سیاسی دموکراتیکە. سەپاندنی قەیوم هەوڵدانە بۆ بێمافکردنی کوردان. با هەموو خۆسەپێنەران باش بزانن دەرەنجام ئێمە تەنها خۆفریمدانە و لەگەڵ گەلەکەماندا لا دژی ئەم ناحەقیە تێدەکۆشین. تەفگەری ژنانی ئازاد تەژە لە هەژماری دیجیتاڵی میدیایی خۆی کاردانەوەی بەرامبەر بە دانانی قەیوم بۆ شارەوانیەکانی ماردین، ئیلح و خەلفەتی لەسەر ڕێنمایی وەزارەتی ناوخۆی دەوڵەتی تورکیا نیشاندا. بەیاننامەی تەژە بەم شێوەیە ئەما زوڵم و توندوتیژیە دوێنێ لە بەرامبەر سەرپێچکاران سەرمان دانەنەوەن. ئەمڕۆژ سەردانانەوێنین و ئەوەی شایەنمانە لە هەر بارودۆخێکدا بەدەستی دەهێنین. ژنەکان دەمێننەوە و ئێوە دەڕۆن. هەل لەسەر ئەم مژارە دەم پارتی ڕایگەیان پێشبینیمان دەکرد دەست بۆ ئاشتی و چارەسەری درێژ بکەین، بەڵام دەستیان بۆ ئیرادەی خاڵک درێژ کرد. گەلانی تورکیا لە بەرامبەر ئەم ستەمەدا سەرنەوی ناکەن و هەروەها دەم پارتی دەشڵێت ئەمە کودەتایە دژی هەموو گەلی تورکیا. دوای دانانی قەیوم لە شارەوانی ماردین و شارەوانەکانی ئیلح و خەلفەتی دەستەی بەڕێوەبردننی ناوەندی پارتی یەکسانی و دیموکراسی گەل دەم پارتی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەی دەم پارتی ئاماژیان بۆ کردووە حکوومەتی ئەکەپە مەهەپە لە دوای جوولەمێرگ و ئەسێنورد بەردەوامە لە ئەفشارەکانی لەسەر شارەوانیەکان و باسییان لەوەش کردووە جێگای سەرنجاکە لە ساڵیادی کودەتای ئەنجومەندا لە چواری تەشرینی دووهەمی 2016 کادژی ئیرادەی گەلی کورد ئەنجامدرا. ئەوەی کە ئەمڕۆ کراوە تەنها دووبارە بوونەوەی 30 ساڵی ڕابردووە. ئێمە جارێکی تر دەڵێن ئەم هێرشە گورزێکی ڕوونە لە دژی ئیرادەی گەل. هەروەها دەم پارتی ڕاشیگەیاندووە حکوومەتی ئەکەپە مەهەپە هەوڵی دەست بەسەرداگرتنی ئەو شارەوانیان دەدات کە نەیتوانیوە لە ڕێگەی هەڵبژاردنەوە بەدەستی بهێنێت و دەیەوێت لە ڕێگەی هێزەوە بەدەستی بهێنێت. دەشڵێن قەیوم لە هەر لایەنێک بێت هەڕەشەیەکی ئاشکرایە لا دژی هەڵبژاردن و مافی هەڵبژاردن. دژی ئیرادەی سیاسی و بەم ڕێگایە داوا لە ڕایگشتی دیموکراسی دەکەین. پێویستە هەمووان دەنگی خۆیان بەرز بکەنەوە و ناڕزایەتی خۆیان بەرامبەر ئەم کاران نیشان بدەن. دەم پارتی لە کۆتاییدا ڕایگەیان ئێمە بە هیچ شێوەیە کۆڵ نادەین و لە خەباتی خۆمان پاشەکشە ناکەین.
هەروەها دەستپێشخەری گەلی کوردستان لا دژی دەست بە سەرداگرتنی شارەوانیەکان بانگەوازی کردو ڕایگەیان ئەوانەی دانمان پێدان نانێن ئێمەش بە فەرمیان ناناسین بە ئێرادەی خۆمانەوە هەموو کۆڵانەکان دەکەینە گۆڕەپانی چالاکی. دەستپێشخەری گەلی کوردستان لا دژی دەست بە سەرداگرتنی شارەوانیەکانی مەردین ئێلح و خەلفەتی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژە بۆ دەکات دەسەڵاتداری ئاکەپا مەهەپێ فاشیست بە هەوڵدانی دەست بە سەرداگرتنی شارەوانیەکان دەریخستووە کات درێژە پێدەری سیستەمی گۆشەگیری ئیمراڵی و شەڕاقی زەونەکانێتی دژباگەری لاو ڕاشیگەیان شارەوانیەکانی مەردین ئێلح و خەلفەتی بە ڕەنجی گەل بەدەستهێنراون سەپاندنی قەیوم بە مانای داننانە بە ئیرادەی گەل. دەسەڵاتداری ئاکەپا مەهەپە داننانێت بە گەلی کووردا و ئێمەش دانی پێدا نانین. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا بانگەوازی لە گەنجان و ژنان کراوە بە هەموو هێزێکی خۆیانەوە بڕژەنە گۆڕەپانەکان تا وەرگرتنەوەی شارەوانیەکان بەردەوام بن لە چالاکی و هەروەها جەختیشیان کردێتەوە ئەوانەی دانمان پێدا نانێن ئێمە دانیان پێدا نانێن بە ئێرادەی خۆمانەوە هەموو کۆڵانەکان دەکەینە گۆڕەپانی چالاکی. هەل لەسەر ئەم بابەتە دەمێنینەوە سەرۆکی گشتی جەهەپا ئۆزگۆر ئۆزەل و سەرۆکی شارەوانی ئیستانبول ئەکرام ئیماموغڵو لە دژی دەست بە سەرداگرتنی شارەوانیەکان وەستانەوە و ئاماژەیان بەوە کرد دەسەڵاتداری هاوسەنگی خۆی لەدەستداوە. سەرۆکی گشتی جەهەپا ئۆزگۆر ئۆزەل و سەرۆک شارەوانی ئیستانبول کە هاوکات سەرۆکی یەکێتی شارەوانیەکان TBBە ئەکرام ئیماموغڵو لە دژی دەست بە سەرداگرتنی شارەوانیەکانی مەردین ئێلح و خەلفەتی دەم پارتی وەستانەوە. سەرۆکی گشتی جەهەپا ئۆزگۆر ئۆزەل لەسەر ماڵپەڕی فەرمی خۆی ئاماژەی بەوەدا دانانی قەیوم کودەتایە بەسەر شارەوانیەکان و ڕاشیگەیان هۆشداری دەدەین بە دەسەڵاتداری قسەکردن سوودی نییە بۆ تێکۆشان لە دژی ئەم کودەتایە چی پێویستی کات ئەنجامی دەدەین. لالایەکی تریشەوە ئیماموغڵو باسی لەوە کرد دەسەڵاتداری کۆنتڕۆڵی خۆی لەدەستداوە و بە شێوەیەکی ناهاوسەنگ و بێباکانە مامەڵە دەکات و ڕاشیگەیان پێویستە TBB سبەی کۆبوونەوەیەکی نائاسایی ڕێک بخات. هەپەگە ئاماری چالاکی گەریلایی لە مانگی تشرین یەکەمدا دژی سوپای تورک ئاشکرا کردو ڕایگەیان لەو مانگەدا هێزەکانمان 97 چالاکیان دژی سوپای تورک ئەنجام داوە و تیایدا 36 داگیرکەر سزادراون و 11 داگیرکەریش بریندار بوون. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە سەبارەت بە ئاماری چالاکی و هێرشەکانی دەوڵەتی تورک لە مانگی تشرین یەکەمدا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیان چالاکیەکەی دژ بە ناوەندی ئامڕازی کوشتنی تووساش دەوڵەتی تورکی هەژاندووە. هەپەگە لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژەی بەوە کردووە گەریلاکانی ئازادی کوردستان لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورکی داگیرکەردا شەڕی ڕەوای پاراستنی گەلەکەمانیان بەڕێوە برد بە شێوەیەکی بەهێز بەرخۆدانیان کرد و بە چالاکیە گەورەکانیان وەڵامی پێویستیان دایەوە. مانگی تەشرین یەکەم کە فەرماندەی پێشەنگ و شکۆی ئازادیمان هاوڕێ بێریتان تێیدا شەهید بوو هاوکات لەو مانگەدا سوپای ژنی ئازاد دامەزرێنرا. تێکۆشانی گەریلا بە شێوەیەکی زۆر گەورە بەردەوام بوو. گەریلاکانمان لەسەر ڕێچکەی بێریتان و هەموو شەهیدانی تەشرین یەکەم چالاکی کاریگەریان ئەنجامدا. هەروەها هەپەگە ڕاشیگەیاندووە دەوڵەتی تورک بە بەردەوامی هێرشی کردوتە سەر ئیالەتەکانی باکووری کوردستان و هەموو ئیالەتەکانی هەرێمەکانی پاراستنی میدیا. سوپای تورک بردومانێکی زۆر سەختی لەسەر هەرێمەکانی پاراستنی میدیا ئەنجامداوە و لە ناومانگی تەشرین یەکەمدا هەرێمەکانی پاراستنی میدیا 302 جار با فڕۆکەی شەڕ 347 جار با هێلیکۆپتەری شەڕ و جارێک با چەکی کیمیایی و 2 جار با درۆنی شەڕکەر و 101 جاریش بە تەقەمەنی قەدەغەکراوە بردومان کراوە و بەکارهێنانی چەکی قەدەغەکراو بە بەردەوامی تاوانی جەنگی کردووە. هەروەها هەپەگا باسی لەوەش کردووە گەریلاکانی ئازادی کوردستان هەموو هێرشەکانی سوپای تورکیان پوچەڵ کردوێتەوە وەڵامی پێویستی سوپای داگیرکەریان داوەتەوە. لە پێش هەموویەوە بە چالاکیەکی ئاسمانی 96 بە چالاکی ئاسمانی و 96 چالاکی زەمینی بە میتۆدی جیاواز و باگشتی 97 چالاکی کراوە. لە ئەنجامی ئەم چالاکیانەدا 36 داگیرکەر بە سزا گەیاندراون و 11 داگیرکەریش بریندار بوون. هەپەگە لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەیدا دەڵێت چالاکی تابووری نەمرانمان لە ناوەندی ئامڕازی کوشتنی تووساش کە 23 تەشرین یەکەمی 2024 لە ئەنقەرە ئەنجامدرا بێگومان لە کات و شوێنێکی وادا ئەنجامدرا کە چاوەڕوانی دەوڵەتی تورکی قڕکردان نەبوو بۆیە هەژاندی و تووشی شۆک بوو. لەم چالاکیەدا 40 کەس لە
دوژمن کوژران و زیاتر لە 100 کەسی دیکەش بریندار بوون. چالاکی هەواڵ ئاسیا و ڕۆژگەر ڕێبازی فیدایی ئاپۆی گەیاندا ئاستێکی نوێ. لە کۆتاییشدا هەپەگا دەڵێت لە کەسایەتی هەواڵانمان ئاسیا عەلی، ڕۆژگەر هێلین و مەمەد جودی کە لە مانگی تەشرین یەکەمدا شەهید بوون یادی هەموو شەهیدانمان دەکەینەوە و بەڵێنی خۆمان دووپات دەکەینەوە کە وەک گەریلاکانی ئازادی کوردستان ڕێبازی شەهیدانمان دەپێوین و درێژە بە خەبات و تێکۆشانمان دەدەین. هەپەگا ئامارەکانی شەڕی مانگی تەشرین یەکەمی بەم شێوەیە خستووەتە ڕوو. هێرشەکانی سوپای تورک، هێرشی فڕۆکەی شەڕ 302 جار، 347 جار هێرشی بە هەلیکۆپتر، 1 جار هێرشی چەکی کیمیایی و 2 جار هێرشی بە فڕۆکەی بێفڕۆکەوان و هەروەها 101 جار هێرشی بە تەقەمەنی قەدەغەکراو. هەواڵانی شەهید بەم جۆرەیە ڕاگەیاندراون. 3 هەواڵمان شەهید بوون و هەروەها چالاکیەکانی گەریلا 1 چالاکی ئاسمانی کراوە، 96 چالاکی زەمینی کراوە، گشتی چالاکیەکان 97 جار بووە. زیانەکانی دوژمنیش ئاوا مەزەندە دەکرێت بە سزاگەیاندنی داگیرکەران 36 کەس، بە سزاگەیاندنی داگیرکەری پلەدار 1 کەس و ژمارەی داگیرکەرانی بریندار 11 کەس بوون. هەروەها و ئامێر و کەرستانی کە لە ناو براون، شۆڤڵ 1 بووە و ئۆتۆمۆبیلی سەربازی 1 و بار هەڵگری سەربازی 1 و سیستەمی ڕادار 1 و فڕۆکەی بێفڕۆکەوان 6 و هەروەها بۆمب هاوێژێک و 4 کامرای چاودێری و 1 مۆڵگەی سەربازی و 80 کیلوگرام تەقەمەنی. ئەو ئایر و کەرستانی کە گورزیان لێدراوە بەم جۆرەیە مەزەندە کراوە. هێلیکۆپتەری سکۆرسکی 1 و شۆڤێل 2 و ئۆتۆمۆبیلی سەربازی 2، 1 تراکتۆر و 1 کامرای چاودێری و 1 مۆڵگەی سەربازی و هەروەها ئەو کەلوپەلانەی دەستیان بەسەردا گیراوە. چەکی تاکە کەسی HK 416 1 و مەخزەن 1 و 30 گولەی چەک و 1 لەیزری چەک و هەروەها 2 چەقۆ و 1 ڕەخت و ئامێری بێتێڵی ئاسڵسەن 1. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە ناسنامەی ڕێگەش قەلقەلی گەریلای شەهیدی ڕاگەیاند. لای ڕاگەیاندراوەکەی هێزەکانی پاراستنی گەل هاتووە لە 31 تەموزی 2024دا هاوڕێمان ڕێگەش قەلقەلی لە ئۆپراسیۆنی دوژمندا لە هەرێمی ئەلکەی بۆتان تا کۆتا هەناسەی تێکۆشا و نوێنەرایەتی ڕۆحی بەرخۆدانی پارتەکەمان پەکەکەی کرد. ڕۆڵەی ئازادی سەرحەد جەنگاوەری بە نرخی ئاپۆیی هاوڕێمان ڕێگەش بەشداربوونی ناو ڕێزەکانی گەریلای وەک هەنگاونان بەرەو ئازادی پێناسە کرد. هەروەها هاوڕێمان ڕێگەش بەو هێزەی لە هاوڕەکانیەوە کە بە شێوەی فیدایانە لە زاپ و ئاواشی نومەتینا شەڕیان دەکرد وەریگرت بوو، ڕووی کردە باکووری کوردستان و لەو بڕوایەدا بوو کە بە تێکۆشان لەوێ دوژمن تێک دەشکێنێت. هەپەگا ڕایدەگەێنێت وەک هاوڕەکانی سەرخۆشی لە سەرجەم گەلی وڵات پارێزمان لا قەلقەلی و کوردستان و بەتایبەت بنەماڵە بەنرخەکەی هاوڕێمان ڕێگەش دەکەین. بەڵێن دووپات دەکەینەوە کە بە دڵنیایەوە ئاواتی هاوڕێمان ڕێگەش کە بریتی بوو لە ڕێبەرایەتی ئازاد و کوردستانی ئازاد بهێنینە دی. هەپەگە زانیاری لەبارەی ناسنامەی هاوڕێمان ڕێگەشی بەم جۆرەیە خستووەتە ڕوو. نورشین بەدر بە ناسناوی ڕێگەش قەلقەلی لاوان لەدایک بوو و لە 31 تەموزی 2024 لە بۆتان شەهید بووە. هاوسەرۆکی کەجەدەکە زوبەیدا زومڕەت دەستنیشانی کرد گوربوونەوەی 16 تشرینی دووەم بۆ ئازادی ڕێبەراپۆ زۆر گرنگە. وتی پێویستە گەلەکەمان با دروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ گۆڕەپانەکان بتەنێت. هاوسەرۆکی کەجەدەکە ئەوروپا زوبەیدا زومڕەت ئاماژەی بەوە کرد کە دەبێت تێکۆشانی دیپلۆماسی یاسایی و کۆمەڵایەتی شان بەشانی یەکتر بەڕێوە ببرێت و بڕەوای خۆی دەربڕی بەوەی کە لە 16 تشرینی دووەمدا گەل لە کۆن بە دروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ گۆڕەپانەکان پڕ بکەنەوە. زوبەیدا لەسەر ئامادەکاریەکان و بانگەوازی بۆ بەشداربوونی گەل بۆ گربوونەوەی کۆڵ لەگەڵ ئاژانسی ئانەفەقسی کرد و دووپاتیشی کردەوە. ئامانجی گربوونەوەکە بۆ تێکشکاندنی گۆشەگیری و ئازادی جەستەیی ڕێبەراپۆیە. هەروەها زومڕۆت ئاماژەی بەوەش کرد سیستەمی ئیمراڵی وەک سیستەمێکی نایاسایی بەردەوامە بۆ یەگەل لە چوارچێوەی هەڵمەتی جیهانی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان لە نێو تێکۆشاندایە. لە بەردەوامیدا زومڕۆت جەختی لە بەرفراوانکردنی تێکۆشان بۆ گەیشتن بە ئامانجەکانیان کردەوە. وتیشی بڕیاری کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئوروپا سەبارەت بە ڕێبەرۆجەلان دەرەنجامی تێکۆشانمان بوو، بۆیە بەرفراوانکردنی تێکۆشان پێویستیە. لا کۆتاییدا زومڕۆت باسی لا گرنگی کردبوونەوەی 16 تشرینی دووەم کرد.
گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.